بۆ ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو خۆزیاران و پێشکەشکارانی خوێندنی باڵا دکتۆرا و ماستەر لە زانکۆی سۆران لە تاقیکردنەوەی توانەستی زانستی نمرەی پێویستمان بەدەست نەهێناوە لەبەر ڕۆشنایی هەمواری ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ژمارە 6625 لە بەرواری 12/8/2020 کە لە تەواوی خاڵی ڕێنماییەکان دەڵێت کورسیە بەتاڵەکان پڕ بکرێنەوە. هەروەها لە خاڵی چواری تایبەت بە کەسوکاری پلەیەکی شەهیدان و ئەنفارکراوان ئاماژە پێکراوە ئەگەر پێشکەشکار لە تاقیکردنەوەی دەرنەچوو بێ بەڵام نمرەی 7.5 کاتە 7.5 و بەرەوسەرەوەی هێناوە دەتوانێت دووبارە تاقیکردنەوەی بە شێوەی زارەکی لە سەردە نمرە ئەنجام بدەن. بۆیە داواکارین لە بەڕێستان کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بین بە دووبارە ئەنجامدانەوەی تاقیکردنەوەی زارەکی وەکو هەموو زانکۆکانی تری هەرێمی کوردستان. ئێمەش کۆمەڵی فێرخوازین تێنووی زانستین بەشێکیشمان کچ و کوڕی سەربەرزی شەهیدان و ئەنفارکراوانین. بۆیە داواکارین داواکاریەکانمان جێبەجێ بکەن.